مام حەیس ئەوە بۆ تۆی دەژەرمەوە نەقڵە بۆ کەسم نەجێراوەتەوە بەسەر خۆم هاتۆ ئیماڵە خۆمە. ئەوە جستان سەخت بوو، نیوەی ئاوی سابڵاغە بەس بووی، ئاوی ماڵەمەش بەس بووی، هەر چۆڕی ئاوامان نەبوو لە چوارچێوەی خانوویدا. ژنەکەم هەموو ڕۆژە بۆڵە بۆڵ ناڕەعەت ئۆتە وەک زارەخانمشت بناکرێ. کچە زارەخانم چی کردووە؟ ئەوەتە ئاوی خوانی کردوێتەوە. لولەکە شیوان چۆدەن بوو، ئیمە پەلاستیک بوو، شوو ماتۆر جۆشی هێنا بوو لە ئۆکسیژێنەکەی وەسڵی کردبووە. کچێ ئیمە پەلاستیکە هەتا دێتە دەژورێ لە دەرە ڕا هەتا دێت دەنێو ئاپارتمانی لولەی پەلاستیکە بۆ ئۆکسیژێنی نابێ لێ وەسڵکەی. حەیە حەی جا پەلاستیک و چۆدەن فەرقیچێ؟ ئەو خێزان کچێ پەلاستیک نایلۆنە چۆدەن ئاسنە. نا هەرمەزور دەوای نەیکەوە. ئەوە یەک مانگی تەختە ئاو بەستوویەتی ئەویژەوە دڵم دەتۆقێ بۆ کنخانمێ هەموو شوێ پارێزم بۆ دەبر کوڕێکی شوێلەمان هەبوو هەر ڕاستی کرد هەستە بەختێ کچێ وەڵڵا هەڵا لە چییە؟ بە خودای هەتا ئەمام نەیکاتەوە دەستە دووە دەستم ناکە. کوڕا هەتا ئەمام نەیکاتەوە تازە دەستە دۆستم ناکە. ئای خودایە دەچوومە بنگوێ کچێ دوو بۆشکە دوو دانە 20 لیتری دەسم ئاوێ دێنم لەو ترومپای خوارە لەو وانەکەی بۆشت گەرم دەکەم پێشت دا دەکەم. نانانا ئەف بەختەر هەستە بەختەر هەستە. ئای خودایە چە بکەم من خودایە. ئەوە یەک دانە مانجە ڕەبەقە ئاو بەستوێتی هەر لە ساڵاوی خەلشاودن دەردی ڕەم کرد لەکن تۆ و لەکن زراری و لەکن شێ و شێ. ئەرێ کاکە ئەمن ئاوم لێ قەوماوە چ بکەم؟ یەکێکی وەک جەنابە داخل کوڕە کوتی بەد بەخەت. کوتم بەڵێ. کوتی شێرفەلەکەنیە؟ کوتم بەڵێ. کوتی بیکەوە. کوتم دەی. کوتی یەکتری ئاوی کوڵی و بێنە خوێش لەکنە خۆتدانێ هەر خوێی تێکە و ئاوی کوڵی تێکە هەر خوێی تێکە و ئاوی کوڵی هەتا ئەو کتری پێڵ دەگری هەر خوێی تێکە و ئاوی کوڵی سیڕاتێ دەکا بۆ دەرێ و بۆ ژوورە دەیکاتەوە. کوتم بەڕاستی. کوتی وەڵڵا یەکتری زلاممان هەیە تەقریبەن 5-6 کیلۆ ئاوێ دەبا. هێنام کوڵاندم سرخ سرە دەکوڵی قاپێشم خوێنا هەر تێم کرد و ئاوم تێکرد هەر تێم کردە شێرفەلەکەی ئاوم تێکرد هەر تێم کرد و ئاوم تێکرد. ئەو کتێ پێڵگرت. وەڵا شێرفەلەکەم لەجێ خۆی بە حاڵاتی خۆی بەستەوە. کوتم خوڵا بەتەمای تۆ. ئیدیەوە بێفکرم کە شێرەی گوڵخانەی بانداوە کراوەتەوە و شێرەی دەشۆیە و شێرەی وانەچێ زەرفشۆی شتیوا و ئی ئاشپەزخانەی و هەمووی کراوەتەوە نامبەستۆتەوە. ئەوە شوێنی وە شەوی لە حاڵەکەی خەوم لێکەوتۆ مام عەیس بە خەون دیتم هاشە و هاڕەکم دەهاتە دەگوێی نیوە شەو بوو شتێک هەردەیکوت ئەمی جێگە ڕاست بوومەوە کوتمەوە دەبێت چوێ ئەلێ ڕا ئانیش و چۆدە ئاوێ هات بۆ ڕەسەر دەشەی کە حاڵ پڕ بوو لە ئاو ئیدی هەر هاوارم کە کوتم هەبرەت بگەوە من ناخلکان گای وەرە کوتی ئەی بابەر بخەرم کوتی وەرە زاربایەکی بکەین بخاتی کوتە بوو بە هەڵاک دەژورێدا مام عەیس کوتم لێم گەڕە مەلە بۆ قەیە لێم گەڕە خوڵا بەستەر کردم ڕاوەستە بازاری عەمامێ هەڵشەم ڕاوەستە دڵم تۆقی بە قوربان لێ گەڕە ئەوە نەخشەم دەرهات خودایە هەزار باش کرد خدا لە ژووری سەری ئاگادارە هەتا نوێژی نیۆڕۆی ئاومان دەردا نە فەرش مابوو نە هاڵ مابوو کچێ کوتم خودای من گەورەیە جار پاڵپی لێگرتم وەڵا هەتا فەرشەکانیش نەبنەوە دەگەڵ نانی ئەی جا خوددا ئەوەش بە سەرهاتی خۆم مامە